دیداری قەڵەمێکی ماندوو چالەکێکی نەوعی ساڵانەی ڕێکخراوی بوارەوە چالەکی ڕووناکبیری لە چوارچێوەی ئەو چالەکە نەوعیانەی کە دەیکا ئەمە دووەمین دیدارە کە بۆ قەڵەمێکی ماندووی خاوەن ئەزمموی یانزانە و شارەزایەکی بواری ئەدەب شعر شرۆڤەکاری سیاسی ڕاگەنکارێکی دیار خاوەن بەرهەم کە خزمەتێکی گەورەی بە خەرمانەی معریفی و ڕووناکبیری میلەتی ئێمە کرد بێ. دیداری ئەم ساڵمان بۆ بەڕێز مامۆستا شوان هەورامیە کە شاعیرە نووسەرە شڕۆڤەکارێکی سیاسیە ڕۆژنامە نووسێکی دیاری ساحەی ناو ڕاگەیاندنە و هاوکات وەرژێڕێکی باشیشە. ئێمە دەمانەوێت لە 13 ئەم مانگە لە چوارشەمووی ئایندا ڕێز لە ئەو پیاوە بەڕێزە خاوەن ئەزممونە بگرین و لە دیدارێکدا لە سلێمانی بتوانین باس لە چەند گۆشەیەکی ژیان و بەرهەمەکانی بکەین و بتوانین لەو ڕوانگەیەوە ڕێز لێنانی بۆ بکەین. ڕاستە ئێستا ئەوەی کە لە سۆشیال میدیا بینوتانە تەندروستی باش نییە، هیوادارین تەندروستی بەرەو باشی بچێ بتوانین خۆی بەشداری بکە ئەو ڕێز لێنانە بەخشین بەخۆی و هەروەها هەموو ئەوانەی کە خۆشیان دەوێەوە هەموو ئەوانەی کە عاشقی نووسینەکانین و عاشقی معریفە و ڕووناکبیری کوردین پێکەوە بتوانین بەشداری بکەین لەو چالەکیە.